ساعت 5 بەیانی بوو خەریکی نوێژی بەیانی بووین هەستاینەوە نوێژی بکەین دەستمان خەریک بوو دەستی پێ بکەین و بینیمان بووە گرم و هۆڕ جێمان لە دەنگەچ یەکجار زۆر بوو زۆر ترساین گوتمان لەوانەیە دنیا خەراب بوومە لەرزە بیچیا پیاوەکەم دەرکاکەی کردەوەی ژۆرێ بینیمان مەفرێزەیەکی زۆر ڕاوەستاوە هێزەکی یەکجار زۆر لە حوشەی ڕاوەستا بوون هەتا ئەمە دەرکەمان کردەوە ئەوەی دەرکەی ژۆرێ یەکسەر خۆیان هاتنە ژۆرێ دەرکاکەیان شکاند ڕانەوەستان دوایکە دەرکای متبەخەکەشیان شکاند هەمویان هاتنە ژۆرێ دووبارە دەرکایەکەمان کلیلدا دەرگەی ژۆرێ دەرگەی ژۆرێش هەر بە شاپ و بە تفەنگان لێیاندا هاتنە ژۆرێ دەست سیلاحیان لەسەر ڕاکێشاین پیاوەکەمیان یەکسەر کەلەپچە کرد و دەموچاویان بەستا درێژیان کرد لەسەر هاردی پاشان هەر زۆر هاوارم کرد و گوتمەوە چ بووە کاکە بۆ بەیانی زوۆی چییە مەسەلە چییە هیچ قسەیان نەکرد گوتیان جوڵەی نەکەن بە هیچ شێوەیەک لە جێ خۆتان دەنا هەردووکتان خراب ڕوودەداتن سیلاحیان لێ ڕاکێشان لەسەر سەرمان لە هەر چار دەورەمان لە پەنجەرەی حوشەی خاریجەکە شەر سیلاحیان دەرهینا لەسەر سەرم ئەو مندارە دەگریا دەمگۆ با دەستی کەمێنیان دێش دەستی کەمێ مۆبایل و شتەکان ویستم تەلەفۆن لۆیەکە چی بکەم لە بۆ داکم گوتم بابێن مۆبایلەکانیشیان لێ وەرگرتم بە هیچ شێوەیە گوتیان نابی جوو لە بکەیت ماوەی تقریبەن سەعاتەکەم و کەلوپەلەکانیان بەگۆڕەوە لە دەرکەی حوشەی ڕا هەتا بگرە حەمامیش هەر هەموو کەلوپەلەکانیان پشکنی و هەمویان بەردایەوە ئەو گۆڕەی